سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. پشتیوانی چالاکوانان و ئازادیخوازانی کوردستان لە کەمپێنی سێشەمەکانی نابۆسێدارە، کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە بەردەم بەندیخانەی ئێڤین، ناڕزایەتی کرێکارانی کارخانەی فولادی خەزەری گیلان، کۆبوونەوەی ناڕزایەتی کادری دەرمانی نەخۆشخانەی ڕەسوڵ ئەکرەم لە تاران و پشتیوانی چالاکانی سنفی معەلیمانی گیلان لە مەنوچێر فەلاح. پشتیوانی چالاکوانان و ئازادیخوازانی کوردستان لە هەڵمەتی نابۆسێدارە. شەوی دووشەممە 22 ڕێبەندانی 1403 ئازادیخوازان و چالاکانی مافی مرۆڤ لە شاری سەقز بۆ پشتیوانی لە سێشەمەکانی نابۆ لە سێدارەدان لە بەردەم زیندانی ئەو شارە کۆبوونەوە. بە پێو وێنانەی بەدەستمان گەیشتووە چالاکوانانی مافی مرۆڤ لە شاری سەقز بە بەدەستەوە گرتنی پلاکارد لە بەردەم بەندیخانەی شاری سەقز کۆبوونەوە و سەرەڕای پشتیوانی لە کەمپێنی سێشەممەکانی نابۆ لە سێدارەدان جەختیان لەسەر ئەوە کردەوە کە پێویستە هەموو پارێزەوانی مافی مرۆڤ دژ بە حکمی لە سێدارەدانی بەندکراوان ڕاوەستن و بە هەر شێوەیە کە دەکرێت کۆماری ئیسلامی ناچار بە هەڵوەشانەوەی حکمی سێزارە بکەن. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە بەردەم بەندیخانەی ئێڤین. ڕۆژی سێشەممە 23 ڕێبەندانی 1403 کۆمەڵێک لە بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە بەردەم زیندانی ئێڤین کۆبوونەوە و خوازیاری هەڵوەشانەوەی حکمی لە سێزارەدانی ڕۆڵەکانیان بوون. بەپێ هەواڵەکان بنەماڵەکان بە بەدەستەوە گرتنی پلاکارد و وێنەی پەخشان عەزیزی، وەحید بەنی عامریان، ئەکبەر دانشوەرکار، پویا قوبادی، ئەبولحەسەن مۆنتەزر، مهدی حەسەنی، بابەگ عەلیپور، محەممەد تەقەوی و بێهروز ئیحسانی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام و وتنەوەی دروشمی نابۆ سێدارە خوازیاری هەڵوەشانەوەی حکمی لە سێزارەدانی ڕۆڵەکانیان بوون و هەروەها خوازیاری یەکگرتنی خەڵک بۆ هەڵوەشانەوەی سزای سێزارە بوون. دەستبەسەرکردنی شالاکێکی فەرهەنگی لە شاری کرماشان. ڕۆژی چوارشەممە 17 ڕێبەندانی 1403 چالاکێکی فەرهەنگی بە ناوی سەروەد سۆهرابی لەلایەن هێزەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە دەستبەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرایەوە. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو چالاکوانە لە پێشەوی بنەماڵەکەی بە توندوتیژیەوە و بەبێ بەڵگەی قەزایی دەستبەسەر کراوە. شایانی باسە بە پێ زانیاریەکان سەروەد بە تۆمەتی تەبلیغ دژ بە نیزام دەستبەسەر کراوە، بەڵام سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکەی و تێپەڕبوونی 6 ڕۆژ بەسەر دەستبەسەرکردنیدا هێشتا چارەنووسی دیار نییە. 55مین هەفتەی هەڵمەتی سێشەمەکانی نابۆسێدارە لە 35 بەندیخانەی ئێران. ڕۆژی سێشەممە 23 ڕێبەندانی 1403 55مین هەفتەی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ لە سێدارەدان لە 35 بەندیخانەی ئێراندا بەڕێوەچوو مانگرتووان خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی هەموو بەندکراوان بوون. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەندکراوانی بەشداربووی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لە بەیاننامەیەکدا سەپاندنی حکمی سێدارەیان بەسەر پژمان سوڵتانی بەندکراوی سیاسی بە توندی شەرمەزار کرد و خوازیاری هەڵوەشانەوەی دەستبەجێ حکمی ئیعدامی پەخشانە عەزیزی بوون. مانگرتووانی ئەم هەڵمەتە ئاماژەیان بەوە کردووە کە لە ماوەی 1 ساڵدا زۆرتر لە 1021 بەندکراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا لە سێدارە دراون کە ئەمە نیشاندەری بەکارهێنانی حکمی ئیعدام لەلایەن کۆماری ئیسلامیەوە بۆ کەپکردنی جەنگی کەسانی ناڕازیە. شانی باسا ژمارەیەک لە ئەو بەندکراوانە کە دژ بە حکمی لە سێدارەدان لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا ڕاوەستاون لەلایەن بەرپرسانەوە لە مافی پەیوەندی گرتن لەگەڵ بنەماڵەکانیان و هەروەها دەست ڕاگەیشتن بە دەرمان بێ بەشکراون.
بەشداربوانی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لە 35 بەندیخانەی ڕژیم دامانیان لە خواردن گرت و داوایان لە خەڵک کردووە لە بەرامبەر سەپاندنی حکمی سێدارە بەسەر بەندکراواندا بێجەنگ نەمێن و دژ بە سیستەمی کوشتاری کۆماری ئیسلامی ڕاوەستن. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی ئەرکان سالس. ڕۆژی سێشەممە 23 ڕێبەندانی 1403 کرێکارانی ئەرکان سالس لە پاڵاوگەی فەجری جەم دژ بە وەدینە هاتنی جاخوازیەکانیان و خراپی دۆخی معیشەتیان مانیان گرت و کۆبوونەوە. ناڕازیان لە کۆبوونەوەکەدا بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم دژ بە جیاکاری لە حەقدەست، خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، پێزانی جاخوازیە دواخراوەکان، وەلانانی جیاوازی، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، لەسەر کارلابردنی بەڕێوەبەرانی ناکارامە، پەرداختی ئێزافەکاری، دابینکردنی بیمەی جەرمانی و ئیمکاناتی ڕفاهی، بەکردەوە جەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت، گاز و پێترۆشیمی بوون. هەروەها ناڕازیان ئاماژیان بەوە کردووە کە پێویستە لە کاتی نزیکبوونەوەیان بە سەری ساڵ توانایی دابینکردنی بنەماڵەکانیان هەبێت، بەڵام بەرپرسانی شرکەتەکە سەرەڕای بایەخنەدان بە داخوازیەکانیان تەنانەت بە بانکشتی ناڕازیان لەلایەن حراستەوە وەڵامیان ئەداتەوە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا کرێکاران پشتیوانی خۆیان بۆ هەڵمەتی سێشەممەکانی نابۆ سێدارە ڕاگەیاند و خوازیاری هەڵوەشانەوەی سێدارەی هەموو بەندکراوان بوون. کۆبوونەوەی خوازیارانی مەسکەنی ملی لە قەزوێن. ڕۆژی سێشەممە 23 ڕێبەندانی 1403 کۆمەڵێک لە خوازیارانی مەسکەنی ملی لە شاری قەزوێن دژ بە ڕادەست نەکردنی خانووەکانیان لە بەردەم ئۆستانداری ئەو شارە کۆبوونەوە. ناڕازیان کە زۆربەیان لە چینی کرێکار و ستەملێکراوی کۆمەلگا بوون بە وتنەوەی دروشمی کۆبوونەوەی ناڕزایەتی مافی ئێمەیە خوازیاری وەدیهاتنی جاخوازیەکانیانن و هەروەها ڕادەستکردنی خانووەکانیان بوون، بەڵام کۆبوونەوەکە لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە بڵاوی پێکرا. ناڕزایەتی کرێکارانی کارخانەی فولادی خەزەری گیلان. ڕۆژی سێشەممە 23 ڕێبەندانی 1403 کرێکارانی ناڕازی لە کارخانەی فولادی خەزەری گیلان لە ڕەشت دژ بە پێنەجانی حەقدەستە دواخراوەکانیان لە بەردەم کارخانەکە کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم دەرگای چوونە ژوورەوەی کارخانەکە خوازیاری پێجانی جاخوازیە دواخراوەکان، پەرداختی ئیزافەکاری و کارانە، پێجانی سەختی کار، دابینکردنی بیمەی جەرمانی کارامە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. کۆبوونەوەی ناڕزایەتی کادری دەرمانی نەخۆشخانەی ڕەسوڵ ئەکرام لە تاران. ڕۆژی سێشەممە 23 ڕێبەندانی 1403 کادری دەرمانی نەخۆشخانەی ڕەسوڵی ئەکرام لە تاران دژ بە پێنەدانی ئیزافەکاری و حەقدەستە دواخراوەکانیان مانیان گرت و دەستیان لە کار کێشایەوە. بەپێ راپۆرتەکان پێشتر پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەی ڕەسوڵ ئەکرەمی تاران لە ئازدۆخی خراپی پیشەی و معیشەتی ناڕزایەتیان دەربڕی بوو، بەڵام هێشتا هیچ یەک لە جاخوازیەکانیان جێبەجێ نەکراوە. کادری دەرمان لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، پێجانی داخوازیە دواخراوەکان، پێجانی ئیزافەکاری و کارانە، چوونە سەرەوەی تعرەفەی پەرستاری، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەست و کەمکردنەوەی ساعاتی کاربوون. دووە هەواڵ پشتیوانی شالەکانی سنفی معەلیمانی گیلان لە مەنوچێر فەلاح. ڕۆژی دووشەممە 22 ڕێبەندانی 1403 ژمارێک لە چالاکوانانی سنفی بە بڵاوکردنەوەی ڤیدۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان سەپاندنی حکمی سێدارە بەسەر مەنوچێر فەلاح بەندکراوی سیاسیان بە توندی شەرمەزار کرد. ژمارێک لە بەندکراوانی پێش و چالاکانی سنفی معەلیمانی گیلان سەرەڕای دەربڕینی پشتیوانی خۆیان لە مەنوچێر فەلاح بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ڕەشت
کە لە لەقی دووی دادگای انقلابی ڕەشتەوە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات حکمی سێدارەی بەسەردا سەپێنرا بوو، دەزگای قەزای ڕژیمیان بە ناکارامە ناوبرد و خوازیاری هەڵوەشانەوەی ئەم حکومە دژە مرۆیە بوون. محمود سدیقی پور و ئەنوش عادڵی بەنجکراوانی پێشوو ئەنجامانی کانونی سنفی معلیمانی گیلان داوایان لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، چالاکانی مەدەنی و سنفی و ڕێکخراوە سربەخۆکان کرد کە دژ بە حکمی سێدارێ ئەو چالاکوانە سیاسیە ڕاوەستن و کۆماری ئیسلامی ناچار بە هەڵوەشانەوەی حکمی ئیعدامەکەی بکەن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد وەست.